بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجێکم لاپەڕا 6 و لاپەڕا 7. لاپەڕا 6 ڕیزکردنی ژمارەکان. لە کاتی ڕیزکردنی ژمارەکان زۆر ڕێگە هەیە. یەک لەوانە بۆ وێنە دانانی ژمارەکان لەسەر هێڵی ژمارەکان. هەندێک جار ژمارەکان ئامادەنە دانراینە لەسەر هێڵی ژمارەکان بۆ وێنە لێرە لە کاتی بەراوردکردنی ئەو دوو ژمارەیە هەردووچیان لەسەر هێڵی ژمارەکان دانراینە. کامە ژمارە لە لای ڕاست بوو ئەو ژمارە گەورەترە لە ژمارەکەی دی. لێرە 56,946 لە لای ڕاستی 56,803 لەبەر هەندێ 56,946 گەورەترە لە 56,803. ئەوە یەکەکە لە ڕێگایەکانی ڕیزکردنی ژمارەکان. هەتا ژمارەکە هەتا بچینە لای ڕاست لەسەر هێڵی ژمارەکان ژمارەکە گەورەتر دەبی، هەتا بچینە لای چەپ ژمارەکە گچکەتر دەبی. واتە ئەگەر لێرەش تەمەشای ژمارەکان کەین ئەو ژمارە گەورەترە لەو ژمارە و ئەوەش گەورەترە لەو ژمارە. ئەوە هێڵی ژمارەکان. ڕێیەکی دیکە هەیە لۆ بەراوردکردنی ژمارە، ئەویش بەراوردکردن لە چەپەوە لۆ ڕاست خانە بە خانە. واتە لێرە 5 لەگەڵ 5 بەراورد دەکەم وەکو یەکن، ناتوانم بزانم کام ژمارە گەورەیە. دوایە 6 لەگەڵ 6 ئەوانیش وەکو یەکن. دوایە 9 بەراوردی دەکەم لەگەڵ 8 چونکە 9 ڕەنووسەکی گەورەترە لە 8 ئیدی ڕادەوەستم بەراورد ناکەم، یەکسەر ئەو ژمارە گەورەترە لەو ژمارەیە. چونکە یەک لە ڕەنووسەکان لە لای چەپ گەورەتر بوو، پێویست ناکە ڕەنووسەکانی دی بەراورد بکەم. کەواتە ئەگەر هاتوو ئەمن دوو ژمارەمە هەبوو، یەکەم جار تەمەشا دەکەم بزانم ژمارەی ڕەنووسەکان وەکو یەکە، بۆ وێنە ئەو ژمارە سۆرە 5 ڕەنووسە، ئەو ژمارە سەوزەش هەر 5 ڕەنووسە. ئەو جا یەک یەک لە لای چەپەوە دەست پێ دەکەم بەراورد دەکەم ڕەنووسەکان. 5 بەراورد دەکەم لەگەڵ 5 نابی ئەوها بەراورد کەم، بە خواری دەبی بە ڕاست و ڕاستی، هەر خانەی لەگەڵ خانەی خۆی. واتە خانەی یەکان لەگەڵ یەکان، دەیان لەگەڵ دەیان، سەدان لەگەڵ سەدان، هەزاران لەگەڵ هەزاران، دە هەزاران و ئاوا. لێرە 56 هەردوو خانەکان وەکو یەکن، 5 و 6 ناچارم بچم 8 و 9 بەراورد کەم، چونکە 9 لە 8 گەورەترە، ئەو ژمارە هەمووی گەورەترە لەو ژمارەیە. کەواتە 56,946 گەورەترە لە 56,803. ئەو هێمایە لە مابەینی دادەنێم. ئەگەر هاتوو ئەو ژمارەیە لێرە بوو ئەو ژمارەیەش لێرە بوو، کامە هێمای دانێم؟ هەمان هێما، بەڵام ئەو لایەی کرایتەوە لای هێمایەکە هەمیشە بەرامبەری ژمارە گەورەکەیە، لایەکەی داخرایە هەمیشە بەرامبەری ژمارە بچووکەکەیە. واتە ئەو هێمایە بە دوو جۆر دەخیندرێتەوە. ئەگەر لە ڕاستەوە لۆ چەپ بخینمەوە دەیخینمەوە بچووکترە لە، ئەگەر لە چەپ لۆ ڕاست بیخینمەوە دەیخینمەوە گەورەترە لە. بەڵام بەوەی پێکدێ ئەگەر ئەو هابوو ژمارەکان هێمایەکەی ئەوها دادەنێم. ئەگەر ژمارە گەورەکە لە لای ڕاست بوو هێمایەکە ئەوها دادەنێم، ئەگەر ژمارە بچووکەکە لە لای ڕاست بوو هێمایەکەی دەگۆڕم، ئەوهای دادەنێم. گەورەترە لە یان بچووکترە لە
کێشە نییە، بەڵام خینەوەکە کێشەیە. 56,803 بچووکترە لە 56,946 یان 56,946 گەورەترە لە 56,803. هیوادارم ڕوونبی ئەو جۆرە بەراوردە. هەندێک جار دوو ژمارەی بەراورد دەکەم، بەڵام ژمارەی ڕەنووسەکان وەکو یەک نییە، لەبەر هەندێ باشتر وایە ئەمن یەکسەر ئەگەر دوو ژمارەم هەبوو دابڕانەکان دروست بکەم. لێرە ئەو ژمارە بەراوردی دەکەم لەگەڵ ئەو ژمارە. چ دەکەم؟ دابڕانەکان دروست دەکەم، دابڕانی یەکەکان، لێرەش دابڕانی یەکەکان. ئەوجە دابڕانی هەزاران، لێرەش دابڕانی هەزاران. پاشان دابڕانی ملیۆنان، لێرە دابڕانی ملیۆنان سفرە، کەواتە یەکسەر ئەو ژمارەی کە دابڕینەکانی لە دابڕینی ملیۆنان سفری هەیە یەکسەر بچووکترە لە ژمارەکەی دیکە. پێی ناوێ ئیدی چیت کە بەراوردکەم. ئەو ژمارە گەورەترە چونکە ئەو ژمارەیە 8 ملیۆنی لەگەڵە، لێرە ملیۆن لەگەڵ نییە، سفرە. لێرە 852,000، لێرە 8 ملیۆنیشی لەگەڵە، کەواتە 8 ملیۆنەکە گەورەترە. ئەو بەراوردە زۆر زوو دەبی ئەمن ببینم چی بکەم. ئەگەر ئەمن ئەو دوو ژمارەی بەراورد کەم دیسان لێرە دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان، دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان. دابڕینی ملیۆنان هەردووچیان 8، کاتە ناتوانم بزانم کامە ژمارە گەورەیە. کە دێمە لای دابڕینی هەزاران یەکسەر لە لای چەپ 4 و 5 بەراورد دەکەم، چونکە 5 گەورەترە، یەکسەر دەزانم ئەو ژمارەیە هەمووی گەورەترە. یان ژمارەکە یەکەم بچووکترە. هیچ کێشە نییە کو ژمارەکان دادەنێم، بەڵام هەندێک جار داوام لێ دەکرێت گەورەکە لە لای ڕاست بی، گچکەکە لە لای چەپ بی. لێرە گچکەکە لە لای ڕاستە، گەورەکەش لە لای چەپ نووسرایە. لەبەر هەندێ ئەو هێمایە دەخینمەوە 8 ملیۆن و 420,000 بچووکترە لە 8 ملیۆن و 572,134. لەبیرت نەچی کە بۆ بەراوردکردن و ڕێزکردن لە چەپەوە دەست پێ بکە و لە هەر خانەیەکدا ڕەنووسەکان بەراورد بکە. ئەوجا ئەو بەراوردکردنە بۆ ڕێزکردنی ژمارەکان بەکاربینە. ئێستا ئەو لاپەڕەیە تەواو بوو، دەچمە لاپەڕەی 7. لاپەڕە 7. ساغ بکەوە، پرسیاری یەک ڕۆن بکەوە کامیان گەورەترە، 7 ملیار یان 7 ملیۆن. 7 ملیار گەورەترە چونکە 7 ملیار لە دابڕینی ملیارەکانیشی هەیە، بەڵام 7 ملیۆن تەنیا 3 دابڕینە، 7 ملیار 4 دابڕینە، گەورەترە. پاشان بەراورد بکە هێمای بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە لە شوێنی دابنێ. پرسیاری 2 یەکەم جار دابڕینەکان دروست دەکەم، دابڕینی یەکەکان، لێرەش دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، لێرەش دابڕینی هەزاران، کە تەمەشا دەکەم لێرە دابڕینی هەزاران 3 ڕەنووسە، لێرە تەنیا 1 ڕەنووسە، 2 ڕەنووسە ببورن، واتە یەکسەر ئەو ژمارەی لای ڕاست گەورەترە لە ژمارەی لای چەپ. ئەو هێمایی دادەنێم لە مابەینە.
یەک بە یەک پێویست ناکە، بەڵام ئەگەر یەک بە یەک خانە بە خانە لێرە یەک هەیە، لێرە هیچ سفر هەیە، کاتە یەک گەورەتر لە سفر یەکسەر ئەو ژمارە 1970,225 گەورەترە لە 12,651. لێرە دیسان دابڕینەکان، دابڕینی یەکەکان، دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، سێڕەنووسی دابڕینی هەزاران، دابڕینی میلیۆنان، دابڕینی میلیۆنان، میلیۆنان وەکو یەکە، بەڵام دابڕینی هەزاران کە بەراورد دەکەم ئەو یەکە لەگەڵ ئەو یەکە وەکو یەکن، پاشان کە بەراورد دەکەم 5 لەگەڵ 4 چونکە 5 گەورەترە لە 4 یەکسەر یان 4 بچووکتر لە 5 یەکسەر ئەو ژمارەیە بچووکترە، ئەو ژمارەی لای ڕاست بچووکترە، کەواتە هێمای بچووکترە لە دادەنێ، بچووکترە لە. پرسیاری 4 دابڕینەکان دروست دەکەم، دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی هەزاران 1998 دابڕینی یەکەکان 335 کەواتە ئەو دوو ژمارە یەکسانن، یەکسان وەکو یەکن. ژمارەکان لە گەورەترین لۆ بچووکترین ڕیز بکە، واتە گەورەکەی لە لای ڕاست بنووسە هەتا دێ بچووکەکەش لە لای چەپ. دیسان دابڕینەکان چاکەم، دابڕینی یەکەکان، دابڕینی یەکەکان، دابڕینی یەکەکان، سێڕەنووس، دابڕینی هەزاران، 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 سێزدە و سێزدە وەکو یەکە، بەڵام حەڤدە گەورەتر لە سێزدەی، کەواتە ئەو ژمارە لە هەمویان گەورەترە، ئەو ژمارەی یەکسەر لێرە دەنووسم لە لای چەپ. پاشان چ دەنووسم؟ ئێستا بەراوردی کامە دوو ژمارەی دەکەم، ئەو ژمارەیە هەمووی 978 چونکە سێزدەیە هەردووچیان، کەواتە لێرە یەکەم خانە با بەراورد بکەم لە مابەینی ئەو دوو ژمارەی. چ دەکەم؟ حەفتەکەی بەراورد دەکەم لەگەڵ 9، کامە گەورەترە؟ حەفتیان 9 گەورەترە، کەواتە ئەو ژمارەیە لە هەمویان گەورەتر بوو، پاشان ئەوە گەورەیە، ئەو جالە پاشان ئەو ژمارەیە گەورەیە. کاتە ئێستا لە کاتی نووسین ئەو کەسکەی بنووسە، پاشان ئەو زەردەی بنووسە، ئەو جا ئەو سوورەی بنووسە. ڕیز کرد. ئێستا لێرە پرسیاری 6 دابڕینی یەکەکان، ئەو جا دابڕینی هەزاران 980 هەمویان وەکو یەکن. ئێستا دابڕینی یەکەکان بەراورد دەکەم، خانە بە خانە دەتوانم بەراورد بکەم. لێرە 4 بەراوردی دەکەم لەگەڵ 5 گەورەترە، لێرەش چونکە هەر 4ە واتە 5 لە هەمویان گەورەترە، واتە ئەو ژمارەی ناوەندێ لێرە لە لای ڕاست دەنووسمەوە لە هەمویان گەورەترە. ئەو جا ئێستا ما بەراورد لە مابەینی ئەو ژمارە و ئەو ژمارە، چونکە ئەو ژمارە تەواو لە هەمویان گەورەترە، نووسیم لە لای ڕاست. ئێستا دەینم ئەو دوو ژمارەی بەراورد دەکەم. 435 و 4 هەر وەکو یەکە کە بەراوردیان دەکەم، 4 وەکو یەکە، پاشان بەراوردی 7 و 3 دەکەم، چونکە حەفتەکە گەورەترە، کاتە ئەو ژمارەیە لە هەمویان گەورەترە، ئەو جا ئەو ژمارەیە لە هەمویان بچووکتر ئەو ژمارەیە. 980,526 لە هەمویان گەورەترە، پاشان 980,472 ئەو جا 980,435 لە هەمویان بچووکترە، ئەو هاڕیزیان دەکەم. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بەراورد بکە. لێرە دابڕینی یەکەکان،
دابڕینی هەزاران تەنیا یەک ڕەنووسە، دابڕینی هەزاران دوو ڕەنووسە، 15 لێرە تەنیا 5، کەواتە یەکسەر دەزانم ژمارەی لای چەپ گەورەترە، کەواتە هێمایەکە ئەوهایە. پرسیاری 8 دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان، لێرە 20 ملیۆنە، لێرە تەنیا 2 ملیۆنە، کاتە ژمارەی یەکەم یان ژمارەی دەستی ڕاست گەورەترە، ئەو هێمای لە مابەینیاندا دەنێ. دابڕینی یەکەکان 3 ڕەنووس، دابڕینی هەزاران 3 ڕەنووس، دابڕینی ملیۆنان لێرە 3 ڕەنووس، لێرەش 3 ڕەنووس، ملیۆنەکان وەکو یەکن، یەکسەر دێمە لای هەزاران، لێرە بە 5 دەست پێ دەکا 5,000، بەڵام لێرە بە 7,000 دەست پێ دەکا، 500 لێرە بە 700، کەواتە 700ەکە گەورەترە، ئەو ژمارەی لای ڕاست گەورەترە، کەواتە ئەو هێمای دادنێم لە مابەینیان، هێمای گەورەترە لە ژمارەکان لە گەورەترین بۆ بچووکترین ڕێز بکە. دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆن، دابڕینی یەکان ببورن، دابڕینی یەکان، دابڕینی هەزاران، ئێستا زەردەکان هەزاران، دویان 49، یەکەچیان 48، 48ەکە بێگومان ئەو ژمارە لە هەمویان بچووکترە، ئەوە زانیم. ئێستا ئەو دوو ژمارەی بەراورد دەکەم، دابڕینی هەزارانیان وەکو یەک بوو، ئێستا چ بەراورد دەکەم؟ دابڕینی یەکان، لێرە لە دابڕینی یەکان 0 بەراوردی دەکەم لەگەڵ 6، 6 گەورەترە لە 0، کەواتە گەورەترین ژمارە ئەو ژمارەیە، زوو لە لای ڕاست دەینووسم، کە ئەو تەواو بوو ئەوجا ئەو ژمارەی دەنووسم، کە ئەویش تەواو بوو ئەوجا ئەو ژمارە سۆرەی دەنووسم، کەسکەکە زەردەکە سوورەکە. لێرەش دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران 859، 595، 895 یەکێکە، ئێستا 895 بەراورد دەکەم یەکێکە، لێرە ئەو دابڕینی ملیۆنانەش هەبوو، بەڵام لە ژمارەکانی نەبوو، کەواتە ئەو ژمارەی ناوەندێ لە هەمویان گەورەترە، چونکە دابڕینی ملیۆنانی هەیە، ئەوانی دیکە نیتیان، کەواتە ئەو ژمارەیەی ناوەندێ یەکسەر لە لای ڕاست لێرە دەینووسمەوە، ئەوە تەواو بووم. ئێستا بەراوردکردنی ئەو دوو ژمارەی لێرە بە 8 دەست پێ دەکا، لێرەش بە 8 دەست پێ دەکا، خانەی 800,000 وەکو یەکە ناتوانم، پاشان 9 بەراوردی دەکەم لەگەڵ 5، 9 چونکە گەورەترە، یەکسەر دەزانم ئیدی ئەو ژمارە لە هەمویان گەورەتر بوو، پاشان ئەو ژمارە گەورەترە لە هەمویان بچووکتر ئەو ژمارەیە. کەسکەکە زەردەکە سۆرەکە. ژمارەکان ئەو جارەی لە بچووکترین ڕیز بکە. دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران 78,000، 77,000، 178,000 لە هەمویان گەورەترە، چونکە 3 ڕەنووسیە، ئەوانەی دی 2 ڕەنووسینە لە هەزاران، کەواتە ئەوە لە هەمویان گەورەترە، بەڵام لە هەمویان بچووکتر کامەیە، دەبی ئەوی لە لای ڕاست بنووسم. ئێستا ئەوە لە هەمویان گەورەترە، ئەو ژمارەیە، ئەوە لە لای ڕاست نانووسم، لە لای هەرە چەپ، چونکە لە گچکەوە دەست پێ دەکەم لۆ گەورە. لەو دوو ژمارەی کامە لە هەمویان بچووکترە؟ یەکەچیان 77,000، ئەویدی 78,000، بێگومان 77,000ەکە بچووکترە لە 78,000ەکەی، کەواتە ئەو ژمارە سۆرە یەکەم جار دەنووسم، کە ئەو تەواو بوو ئەو ژمارە زەردەی دەنووسم، ئەوجا ئەو سەوزەش پاشان لە لای چەپ دەنووسم.
سۆرەکە لە لای ڕاست، زەردەکە لە ناوەندێ، ئەو سەوزەش پاشی هەمویان لە لای چەپ. چونکە 7,000 لە هەمویان گچکەترا، ئەوجا 7,000 ئەوجا 177,000. دابڕینی یەکەکان، دابڕینی یەکەکان، دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی هەزاران، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان، دابڕینی ملیۆنان، دابڕینی ملیۆنان. لە هەمویان بچووکتر کامەیە؟ لێرە کەسکەکە ئەو 38 ملیۆنە، لێرە 234 ملیۆنە، لێرە 234 ملیۆنە، 38 ملیۆن لە هەمویان بچووکترە، کەواتە ئەو ژمارەی لە لای چەپ لە لای ڕاست دەنووسم، چونکە لە بچووکەوە لۆ گەورە. ئەوە تەواو بووم، ئەو ژمارەیە زانیم لە هەمویان بچووکترە. ئێستا ئەو دوو ژمارەیەش بەراورد دەکەم، لێرە کەسکەکەی بەراورد دەکەم 234 و 234 وەکو یەکە ملیۆنانی. دێمە لای دابڕینی هەزاران 850، لێرەش 658 گەورەترە لە 6، کەواتە ئەو ژمارەیە ئەو ژمارە زانیمان لە هەمویان بچووکترە، پاشان ئەوە بچووکە، ئەوجا هەتا ژمارەکان نەخینمەوە، هەر زۆر ناخۆشە خینەوەی ئەو ژمارە گەورانە ئەوەی ڕاستی بی. ئێستا بچووکترین ژمارە ئەو ژمارەیە بوو، پاشان ئەوە بچووکە، ئەوجا لە هەمویان گەورەتر ئەو ژمارەیە. هیوادارم ڕوونبی. ڕەنووسی نادیار کامەیە؟ ئەو پرسیارانە تۆزێک ئاسان نینە، بەڵام گرنگن. کاتی ڕەنووسی نادیار کامەیە؟ دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، ئەوجا دابڕینی ملیۆنان. هەردوو ژمارەکان 1 ملیۆنن. لە دابڕینی هەزاران یەکەچیان 988. 988 ئەگەر ئەو ژمارەی لای ڕاست گچکەتر بی، چونکە لێرە نووسرایە گچکەترە لا، واتە ئەمن دەوی لێرە 98 وەکو یەکن، 98 هەتا ژمارەکە ئەو ژمارەیە بچووکتر بی لەو ژمارەیە، ناچارم لێرە چ بنووسم؟ بنووسم 9، ڕەنووسی 9، ئەو کات بچووکتر دەبی. 988 بچووکترە لە 989، واتە ژمارەکە بچووکترە، چونکە ڕەنووسەکانی دی هەمووی وەکو یەکە، کەواتە ڕەنووسی 9 لێرە دادەنێم، چونکە لێرە هێمای بچووکترم هەیە. ڕەنووسی 9. دیسان دابڕینەکان دروست دەکەم. دابڕینی یەکەکان، هەزاران، 3 ڕەنووس، ملیۆنان 3 ڕەنووس، لێرەش ملیۆنان دەبی 3 ڕەنووس بی. هەتا ئەو ژمارەی لای ڕاست گەورەتر بی، چونکە نووسرایە گەورەترە لا، گەورەتر بی لە ژمارەی لای چەپ، لێرە 19 هەیە، لێرەش 19 هەیە، 2 گەورەترە لە چ، لێرە ناچارم یەکی دانێم، ڕەنووسی یەک، ئەوجا ژمارەی لای ڕاست گەورەتر دەبی لە ژمارەی لای چەپ. بێگومان یەکی دانێم یان سفریش دانێم هەر دەبی، چونکە 2 گەورەترە لە 1 و لە 0، کەواتە 2 وەڵام هەیە، یان 1 یان 0. پرسیاری تەواو بکە گەورەترین، ئەوە تۆزێک قڕس بوو، گەورەترین ڕەنووس کە لە توانادا بێ بەکاربینە. دابڕینەکان با دروست بکەم. دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران لە 3 ڕەنووس پێک دێ. لێرە ئەگەر تەماشای ژمارەی ناوەندێ بکەم،
دابڕینی هەزاران 148,000 لێرە هەتا ئەو ژمارەیە گەورەتربی چونکە هێمای گەورەترم هەیە هەتا ئەو ژمارەیە گەورەتربی لەو ژمارەیە لە جیاتی ئەو ڕەنووسەی چ دانێم ناچارم نۆی دانێم نۆ چونکە 149 ئەو کات گەورەترە لە 148 149 دەبی دانێم ئەوجا 148 و 600 گەورەترە لە چەند لێرە چ دانێم 105 چ ڕەنووسە چی دانێم هەتا ئەو ژمارەش گەورەتربی لەو ژمارەیە 148 لێرە 145 دەبیدانێ گەورەترین ڕەنووس دەتوانم چاری دانێم ئەو 148 گەورەترە لە 145,000 دەتوانم سێش دانێم بێگومان دەتوانم دووش دانێم سفریش دانێم بەڵام نووسرایە گەورەترین ڕەنووسی دانێ کاتە چار گەورەترین شتە بتوانم لێرەی دانێم پێنجی دانێم نابی ئەو کات گەورەتر نابی ئەو ژمارەیە لەو ژمارەیە کاتە چار گەورەترین ڕەنووسە کە داینێم لێرە شنۆ گەورەترین ڕەنووس بوو کە دامنا ئێستا پرسیاری 17 دابڕینی یەکەکان دابڕینی هەزاران 41,000 ببورن دابڕینی هەزاران ڕەنووسەکەم نییە دابڕینی هەزاران 800 و لێرەش دابڕینی هەزاران ئەوجە دابڕینی ملیۆنان 5 وەکو یەکە هەمویان ئێستا هەتا ئەو ژمارەیە بچووکتربی لەو ژمارەی ناوەندێ ژمارەی لای ڕاست هەتا گچکەتربی چ ڕەنووسە چی دەبی دانێم چونکە لە هەزارەکان ئەمن هەشتم هەیە واتە لە هەشتی گچکەتر دەبی دانێم گەورەترین چشت بتوانم دانێم لە هەشت بچووکتربی هەفتە کەواتە ڕەنووسی هەفت لێرەدا دەنێم بێگومان دەتوانم شەشی دانێم و پێنجی دانێم و چاری دانێم بەڵام چونکە بەڵام نەنووسرایە گەورەترین ڕەنووسی دەبی دانێم بەڵێ دەبی هەفت لێرە دانێم ڕەنووسی ژمارە ڕەنووسی هەفت پاشان ئەگەر 741 بوو ئێرە دەبیتە چەند هەتا ئەو ژمارەیەش بچووکتربی لەو ژمارەیە چ دانێم 892 دادەنێ 800 لێرە ڕەنووسی نۆ دادەنێم چونکە گەورەترین ڕەنووس دەتوانم نۆی دانێم هێشتاش ژمارەکە بچووکترە لەو ژمارەیە کەواتە ڕەنووسی هەفت لێرە ڕەنووسی نۆش لێرە لە ژمارەکەی ناوەندێ 7 و 9 ڕێنوێنی ماڵی داریا لە دووری 455 لە منارەی چۆلیەوە دوورە ماڵی سارۆ بە 110 مەتر زیاتر لە ماڵی داریا لە منارەی چۆلیەوە دوورە بەڵام ماڵی ئیبراهیم بە 150 مەتر کەمتر لە ماڵی سارۆ لە منارەی چۆلیەوە دوورە ئەم زانیاریانە بۆ شیکاری پرسیاری 18 و 19 بەکاربینە پرسیاری 18 ئایا ماڵی هەر یەکەیان چەند لە منارەی چۆلی دوورە ماڵی هەر یەکەیان چەند دوورە لێرە ئەوە ئەگەر منارەی چۆلی بی ئەو ماڵەش ماڵی چێبی ماڵی داریا ئەو ماڵی داریای بی چەند دوورە 455 مەتر لە منارەی چۆلی دوورە پاشان ماڵی سارۆ هێشتا 110 مەتر زیاتریش دوورە واتە ئەو 455 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 110 هەتا بزانم ماڵی سارۆش چەند لە منارەی چۆلی دوورە کردی 455 کۆ 110
کردی 560 مەتر کاتە ماڵی سارۆ 560 مەتر دوورە لە منارەی چۆلی. ماڵی ئیبراهیم لە ماڵی سارۆ بە چەند کەمترە بە 150 مەتر نزیکترە، واتە ئەمن دەبی 150 کەمەوە لە 560 کە کەم کردەوە دەکات 410 بێگومان لەبیرم چۆ بنووسم مەتر دەبی هەموو جارێ بنووسین مەتر. ماڵی ئیبراهیمیش بە 410 مەتر لە منارەی چۆلی دوورە. ئێستا لە کاتی ڕیزکردن ئەو تەواو بووم وابزانم ئەو پرسیارە هەریەکەیان چەند دوورە، پاشان ماڵ پرسیاری 19 ماڵی کامیان نزیکە و ماڵی کامیشیان دوورترینە، واتە ڕیزیان بکە. کاتی ڕیزکردن ماڵی ئیبراهیم لە هەمویان نزیکترە و ماڵی سارۆش لە هەمویان دوورترە. ماڵی داریاش لە مابەینەکەیە، واتە ئەو هێڵە یان ئەو تیرە لە هەمویان نزیک کورتترە، پاشان ئەو تیرە، پاشان ئەو تیرە سەوزە لە هەمویان دوورترە. ماڵی سارۆ. ڕیزکردنی ژمارەکان. پرسیاری 20 کار ناکەم دەهێڵمەوە. پێداچوونەوە ئامادەبوون هەندێکیان شیکار ناکەم زۆر ئاسانن بۆ وێنە. پرسیاری 21 و 22. پرسیاری 23 و 24 ژمارەکە بە 1000 گەورەتر بنووسە. ژمارەیەکی بە 1000 گەورەتر لەو ژمارەی بنووسم چییە؟ بۆ بێگومان کۆی دەکەمەوە ژمارەکە لەگەڵ 1000 دەکا 5099. 5099 گەورەترە بە 1000 لەو ژمارەیە. ئەو ژمارەشکە کۆ دەکەمەوە لەگەڵ 1000 دیسان ئەوها چی لێدێ دەبیتە 0 3 2 6 4 46230 بە 1000 گەورەترە لەو ژمارەیە. پرسیاری 25 ئەو ژمارە کامەیە؟ ملیۆنێک 17465. ملیۆنەک با دابڕینەکان دروستکەم. دابڕینی یەکەکان ئەوجە دابڕینی هەزاران ئەوجە دابڕینی ملیۆنان هەمویان 1 ملیۆنن، پاشان ملیۆنێک و ئەو هەمویان ملیۆنێکن. 17000 بۆ وێنە لێرە ئەوە 17000 نیە، ئەوە 170,000. ئەوە 17000 ئەوە 17000 ئەوەش 17000 واتە ئەوە هەر هەڵەیە، ئەوە زۆر هەڵەیە. ئێستا 17000ەکەش ڕاستە، پاشان 465 ئەوە 645 ئەوەش هەڵە بوو. 465 ئەوە 465 ئەوە ڕاستە، لێرەش 346 ئەوەش هەر هەڵەیە. کەواتە کامە ڕاستە؟ ڕاستە. وەکو نووسرایە ئەوها ڕاستەکە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 7 و لاپەڕە 6 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانە چی نوێ هەر بژی.